الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزان و خۆشەویستان، خۆشحاڵین دێنەوە خزمەتتان لە بەرنامەی ساتێک لەگەڵ هاوڵان. بۆ ئەم جاریان دەچینە خزمەت یەکێتر لە ئەو پیاوانەی کە هاوڕێ و هاودەمی پێغەمبەری بوون صلی الله عليه وسلم، کە ئەویش سعیدی کوڕی زەیدی کوڕی عەمرە. ئەم پیاوە بەڕێزە لەوانەیە کە مژدەی بەهەشتی پێدراوە، لە بنەماڵەیەکی ڕۆشنبیر و عاقڵ و وێڵ بە دوای حەقدا هاتوۆتە دنیاوە. باوکی زەید کە باوکی سعید دەکات، پیاوێکی عاقڵ و پیاوێک بە دوای حەقیقەتە وێڵ لە سەردەمێکی نەزان و جەهالەتە. زەید هەرگیز بتی نەپەرستووە، هیچ قوربانیەک کەسە بڕابێ بۆ بتەکان گۆشتەکەی نەخواردووە. ڕیوایەت کراوە لەسەر چاوە سەحیەکاندا کە زەید بە دوای حەقیقەتە وێڵ بووە و چۆتە شام، لەوێ چۆتە لای ڕاهیبێکی یەهودیەکان و وتێتی ئەمەوێ بێمە سەر دینەکەتان. لەو کاتەدا یەهودیەکە پێی وتووە هەتاکو خوا غەزەبت لێ نەگرێت ناتوانێ بێتە ناو دینی ئێمە. ئەویش ئەڵێ من چەندین ساڵ لە غەزەبی خوا ڕائەکەم، لە تووڕەبوونی خوا ڕائەکەم، ئێستا چۆن بەو شێوازە من بێمە ناو سەر دینەکەتان؟ لەو کاتەدا ڕاهیبەکە وەسێتی بووەکە، ئەڵێ بڕۆ سەر دینی ئیبراهیم، دینێکی حەنیف و پاکە، نا یەهودی بووە نا گاور بووە. ئەویش دەگەڕێتەوە و پاشان ئەچێتە لای کەسێکی نەسارا لە قەشەکانی نەسارا، بە هەمان شێوە ئەویش پێ ئەڵێ بێخوا غەزەبت لێ بگرێ و پاش ماوەیەک ئەم جاتوانێ بێتە سەر دینی ئێمە. پاشان ئەویش وەسێتی بووەکە کە بچێتە سەر دینی ئیبراهیم. بۆیە زەید باوکی سعید دەچێتە سەر دینی ئیبراهیم و لە ناو کەعبەدا خۆی ئەڵێ ئەی قوڕیش، زۆر جار پاڵی ئەدا بە کەعبە و ئەی قوڕیش، تەنیا و تەنیا منم لەسەر دینی ئیبراهیم، من هەرگیز گۆشتێکی قوربانی ناخۆم کە بۆ بتەکان کرابێت. قسێکی زۆر جوانی هەیە بەڕێزان کە لەو سەردەمی نەفامەیەدا چەند خۆشە ئینسان لە سەردەمی نەفامی و نەزانینە هەر چەند زۆری نەبن، بەڵام تۆ بە دوای حەقیقەتا وێڵ بیت. دەڵێت سێرم لێتانێت بە قوڕیش ئەڵێ حەیوانێک خوای گەورە دروستی کردووە، خوای گەورە بارانی بۆ بارێنێ، خوای گەورە لە زەوی گژ و گیای بۆ سەوزەکە کە چییەوە چن سەریە بڕن بۆ غەیری خوا. بۆیە من لەسەر دینی ئیبراهیم و هەرگیز بت ناپەرسم. سعید لەم خانەوادە ڕۆشنبیر و عاقڵە هاتە دنیاوە. سعید لەوانە بوو هەرزوو ئیمانی بە پێغەمبەر هێنا صلی الله عليه وسلم. سعید پێش ئەوەی کە پێغەمبەری ئازیز عەلەیهی سەلام ماڵەکەی ئەرقەم بکا بە شوێنی دەعوە و سەرەتای دەستپێکردنی کۆڕ و کۆبوونەوەکان بۆ زیاتر بڵاوکردنی ئیسلام، سعید پێشەوە موسڵمان بوو. سعید ئەکاتە ئامۆزای عومەری کوڕی خەتاب و خێزانەکەشی خوشکی ئیمامی عومەرە کە ناوی فاتیمەیە، و هەر سعید و خوشکەکەی ئیمامی عومەر بوونە هۆکاری موسڵمان بوونی عومەری کوڕی خەتاب. چیرۆکەکەی ئەزانن هەمووان کە کاتی ئەوێت بچێ پێغەمبەر لە ناوبەرێ عومەری کوڕی خەتاب، کەسێک پێی ئەڵێ واز لەو بێنە بچۆ بۆ لای زاواکەت و خوشکەکەت چوونەتە ناو دینی ئیسلامەوە. کاتێک کە چێتەوێ و لیان ئەدا و ئازاریان ئەدا، پاشان ئەوان شەڵن بەڵێ موسڵمان بوون، چیت پێکرێ کوڕی خەتاب لە درێغی مەکە. پاشان عومەر تەریقە بێتەوە و ئەوە نوری ئیسلام شادە بێ بە نوری ئیسلام و دەڵێ شوێنی پێغەمبەرم پیشاندن ئیمان ئەهێنێ بە بۆنەی سعید و فاتیمەی خێزانیەوە کە خوشکی ئیمامی عومەرەکە. سعید لەو کەسانەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر پشتی پێ بەستووە، لە تەواوی جەنگەکانە بەشداری کردووە. سعید لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم 48 حەدیثی ڕیوایەت کردووە. سعید لەو کەسانەیە کە لەسەر جێگە وەفاتی کردووە، بەڵام پێغەمبەر بە شەهید داتی لە قەڵەم. سعید لەو کەسانەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕووداوەکانە پشتی پێبەستووە و لە ڕووداوەکانە ڕاوێژی پێکردووە. سعید لەو کەسانەیە کە دوعای گیرا بووە، دوعاکانی ڕەت نەکراوەتەوە. دەڵێن جارێکیان ئافرەتێک دراوسێ زەوی ئەبێت، سعید کوخێک دروستەکە لە زەوەکەی خۆیدا و ئافرەتەکە ئەڵێ ئەی سعید
ئەو زەویەی منە ئەو شەڵەی خۆمە پاشان خەڵکێکە نەرێ بۆ لای کە بیداتەوە بەڵام سعید دەڵێ هی منە ئەمە ئەو ئافرەتە دیعایی ناحەقی دەکات بۆیە ئافرەتەکە ڕەشێکی لێکە ئەڵێ ئەگەر بێت و نەمداتیە و زەویە دەچمە مزگەوتەکەی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم هاوار دەکەم و ئەڵێم مافی خواردوم سعید زۆری پێ ناخۆشە بێ ئەمە لە کاتێکە زەویەکەی خۆیەتی دوو کەس یەنە خزمەتی سعید پێ ئەڵێن ئافرەتەکە دیعای ئەوە ئەکا ئەویش ئەڵێت من چۆنە چم زەوی خەڵک داگیرەکەم لە کاتێکا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت هەر کەسێ بستێک زەوی کەسێک داگیر بکە بە چەند ڕیوایەتە کاتۆ بەڕێزان حەوت تەبەقەی زەوی ئەکرێتە ملی یام لە سجن ئەکرێ بە چوادەوریا حەوت تەبەقە زەوی لە چوادەوریا سجن ئەکرێتیایە عالم کاتەدا سعید دوعایەکە کات ئەڵێ خوای گیان ئەگەر ئەم ئافرەتە درۆ دەکات خوای گیان هەردوو چاوی کوێرکەی و خوای گیان ئەو زەویش من وازی لێ ئێنم ئەو زەوی کە داگیرەکە وکەی منە و ئەو داگیرەکە خوای گیان بکەی بە گۆڕی بکەی بە شوێنی ناشتنی پاش ماوەیەکی زۆر ئافرەت پیرە بێ و هەردوو چاوی لە دەست دەدات و هەرو ئافرەتە بیرەکەڵەکە نیە و دەکەوێتە نێو بیرەکە و هەرە بێ بە گۆڕستانی بۆیە سعید ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە هەموو جەنگەکانە ئامادەیی هەبووە لە هەموو جەنگەکاندا بە تایبەتی لە جەنگی یەرمووکە کە سەربازێکی بەسیط بووە بەڵام هەمووان باسی سعیدیانە کرد ئەیانوت یەرمووک جەنگی سعیدە چونکە بەڕاستی شەڕێکی زۆر سەخت بوو بەڵام ئەو هورە و هێز و قوتی دا بە تەواوی مسلمانان بووە هۆی سەرکەوتنیان بۆیە ئەبێ هەمومان وەکو سعید ئاسابین وەکو عایلەکەی سعید ئاسابین بە دوای حەقیقەتا وێڵ بین نەڵێن زۆری نەچی بوو ئێمەش ئەوەین ئەوە تا باوکی سعید لە ناو کۆمەڵگەیەکە نەزان و جاهیل و بتپەرس بە دوای حەقیقەتا وێڵ بوو بۆی ئێمەش لە هەر سەردەم و هەر زەمانێکا بین بە دوای حەقیقەتا وێڵ بین نەک بە دوای زۆرینا وسلام علیکم ورحمة الله وبركاته.